هونەرمەندی موزیسیان بەختیار حەمەد کەریم گوڵچنێک لە ئاوازی ڕەستەنی کوردی بڵاوەکاتەوە. ڤیدیۆ کلیپێکی نوێ بڵاو کردوتەوە کە لە چەند پارچە میوزیکێک کا بەرهەمی ڕەستەنی گۆرانی بێژانی کورد پێکاتەوە و ئەو هونەرمەندە جارێکی تر بە ئامێری ئۆکۆردیۆنەکەی ئەو موزیکە نەمرانەی جارێکی تر نوێ کردوتەوە. موزیسیان بەختیار حەمەد کەریم نوێترین ڤیدیۆ کلیپی خۆی بڵاو کردوتەوە کە لە چەند پارچە میوزیکێکی بەرهەمی ڕەستەنی گۆرانی بێژانی کورد پێکاتوە. ئەو هونەرمەندە جارێکی تر بە ئامێری ئۆکۆردیۆنەکەی ئەو موزیکە نەمرانەی نوێ کردوتەوە.